بابەتی هونەریەکان یاخود زانستیەکان ئەدەبیەکان هەڵبەت بابەتی فیلم و سینەما و ئەمە شەرەچێتە چوارچێوەی بابەتی هونەریەوە لێ دەرناچێت لە بەیانی 24 و بە تایبەتیش ئەو گەنجانەی کە لەم بوارەنەدا دەست پێشخەرن یاخود پێشەنگن هەروەک چۆن گەنجێکی کورد لە دانیمارک کۆمپانیایەکی بەرهەمهێنانی فیلم و ڕێکلامی دامەزراندووە و کاری بۆ چەندین کۆمپانیای بەناوبان کردو و چەندین بڕوانامەی لە بوارە جیاوازەکان هەیە. ئەم گەنجە لە دووبەی ئیسپانیا بەریتانیا دانیمارک و کوردستانی شکاری دەرهێنانی فیلم و بەڵگە فیلم و کلیپی کردووە. ئەم گەنجە ناوی ڕابەر سدیقە بەرهەمهێنەری فیلمە و فۆتۆگرافەرە لەگەڵمان دەبێت. سڵاوت لەبێ کاک ڕابەر بەیانیت باش خۆشحاڵین لەگەڵمانی و خۆشحاڵترین گەنجێکی کوردی بە سەلیقە و بەتوانە دەبینین ئەگەرچی لە کوردستان دوورکەوتەوە بەڵام بە گرنگی پێدان بەکارە هونەریەکانی بە حەزەکانی خۆی هەر بەردەوامە ئێمە دەستخۆشی لێ دەکەین و اینجا دەست بە پرسیارەکانمان دەکەین. کارکردن بۆ تۆ لە دەرەوە سەختە سەخت نییە چۆن دەستت پێ کرد؟ پێشم شتێ زۆر سپاسانەکەم بۆم دەرفەتە کارکردنی بەشی فلیم کەوتو سەر کاتەکە چۆن بەکارهێنی طبعاً ئیشی زیاتری بۆ بکەی ئیشی خۆشتر و گەورەترە بێ دا بۆ منیش هەتا بتوانم هەوڵ لەسەرم ئیشانی خۆمەیەم و لەسەر ئیشی لەسەر بکەم. باشە ڕابەر ماوەی چەند ساڵە تۆ چوویتەتە دەرەوەی وڵات لە دەرەوەی هەرێمی کوردستان و چەند وڵات کە کارت تێدا کردووە ینی لە کوێوە دەستت پێکرد هەر حەز و خولیای خۆت بوو کە دەستت بە کاری فۆتۆگرافی کرد دواتر کەوتیتە تا دواتر ناو ئەم جیهانەوە؟ تقریبا 22 ساڵ لە دانیمارک دەژیم و کاتی بەشی فۆتۆگرافی شتێک ئاواتم هەبوو هەر لە مناڵێەوە حەزم لێکرد لەو بەشەوە ئیشی لەسەر بکەم بەڵام زۆری برد زۆری خایان لە پێش دەستم کردەوە پاسکیل دوایە پەڕەشوت دوایە یاری سەر سەوەڵ بەچی ترەوە بوو ئینسان بەپێی تەمەنە بێ شەهادەیەکە هەبێ تم باس شەهادەیەک بێت کە بتوانم بۆ هەموو کاتێ بەکاری بێنم زیاتر ئیشی دەستم نەبێ ئەگەر خوانەکە شتێکی لێبێ با بتوانانی مشک بەکار بێنی ئەم ئیشی بەشی فلیمیش یارمەتێکی زۆر مەیاد کە یعنی زۆربەی دانیشتنە و مشک بەکارە ینی زیاتر دەست نییە. باشە کاک ڕابەر چەند بەرهەمت هەیە چەند فیلمت بەرهەم هێناوە و ئەگەر فیلمت بەرهەم هێناوە لە چ فیستیڤالێک لە کوێ لە چ وڵاتێک بەشداریت بە فیلمەکانت کردووە؟ زیاتر چەند پرۆگرامی گەورەم کردەوە یەک لەوانە دۆکۆمنتەریم دروست کردەوە بۆ ناشنال جیۆگرافیک چەنەڵ بۆ پرۆگرامەکەیان کە ناوی یوروپ فرام ئەباف ئەوە یەکێکە لە پرۆژە گەورەکانم کە توانوویمە بە هەموو عالەم دانیمارک بناسێنم لەگەڵەوەیش پرۆمۆشن فیلم دروست کردەوە بۆ یوروڤیشن 2023 لەوانەیە بیناسن کە ئەو پرۆمۆشنێک کە دروستم کرد لە هەموو وڵاتە ئەوروپیەکان پێشانیان یاوە ئەو شتێکی زۆر زۆر گەورەیە. لەگەڵەوەیش چەند فستیڤالێکیشە بۆ لە دانیمارک بۆ فیلم دەرهێنان توانی ئیشی خۆت پێشانیت یەکیش لە ئەمریکا توانی بڵێ لە هەر هەموویە 5-6 دانە بەچیتر هەر بەشی خۆی لە دۆکۆمنتەری لە شۆرت فیلم. باشە ڕابەر زیاتر لە کام کارکردنیان مرتاحی یاخود لە کام کارکردنە شۆرت فیلم یاخود ڕیکلامەکانیان ئەو فیلمانەی دۆکومنتەرین کامیان ئاسانترە بۆ تۆ کامیان چێژی لێبینی؟ بە بۆنەی ئەوەی شەهادەکەم هەیە کە 5 ساڵە خایەن لە دانیمارک بۆ دەرهێنانی فیلم ئەو بۆ کە مەجای زۆری تیا بۆ کە بەعزە هەموو شتێک چاوەکەمەوە هەر لە دۆکومنتەری بۆ ڕیکلام ناتوانم بڵێم لە 100% ئەمیانەیە چونکە بۆ نمونە یوروڤیشن هەبوو دۆکومنتەرێکی عالەمی زۆر زۆر گەورە بوو کە ناوی خۆم بێت سەر ئەو کەناڵە یەکی کێشانەوە بوو کە ڕۆیشتن بۆ سلۆڤانیا ڕیکلام دروست کرد بۆ پۆرشە سیارەی پۆرشە ناتوانم بڵێم ئەویان لە 100% چونکە ئیشەکان ماشەڵڵا نەوعن. باشە بەڵام لای من هەمویان خۆشە. باشە کاک ڕابەر بۆ گەنجێکی کورد قورس نییە لە وڵاتێکی ئەوروپی یاخود دە وڵاتێکی ئەمریکی دەست بەکاری هونەری بکە و بتوانانی تێیدا
شوێن پەنجەی خۆی بکاتەوە؟ والله طبعا هەموو شتێک لە ئەوڵە ناڕەحەتە، بەڵام پێم وایە کە سەر ئینسانەکە خۆش شەخصەکە خۆی چنێک هەوڵی بۆیە. پێم وایە لێرە بیت لە کورسان بی لە هەر شوێنێک ئینسان ئەگەر هەوڵی خۆی بێت توانێت بە هەموو هەدفێکی ژیان بگەیت. جا بۆ منیش ئەوە نییە بڵێم چەند ساعتێک ئیشی لەسەر دەکەم، هەتا بتوانم لە خەو هەڵەستم ئیشم لە ناو بلندەر هێنارەیە. باشە هەوڵدانی ئینسانێک خۆیەتی. ڕابەر تۆ بانگێش کراوی بۆ من جیاوازم لە BMX ئەمە چۆن بوو باسێکی ئەوشمان بۆ بکە؟ ئەوە بوو کە من عادەتەن لێرە پاسکی بەرەو پێش لێ ناخڕم بەرەو دوای، یعنی لەسەر سوکان دانیشم بەرەو دواڕم. ئەوە بوو خەڵک سەری پێ سوڕما کە ئیشێکی جیاوازم کرد، تەسویریان کردم و لەسەر ئینتەرنێت دایان نابوو. ئیتر کەناڵەکانی دانیماتیش شتێکی جیاوازیان بینە، داوەتیان کردم کە بڕۆم بۆ سەر من جیاوازم فەنی پاسکیلیان بۆ بکەم. ئیتر هەر لەگەڵ ئەوەیش بەبوونەوە ناسراونە سەر تەلەڤیزیۆن. ئێستش شەوی پاسکیلی شەکەم، کاتێک ئیشی کامێرا ناکەم شەوی پاسکیل دروستەکەم. یعنی تۆ جگەلەوەی کە هونەرمەندی دەرهێنەری لە هەمان کادا وەرزشوانیشی؟ بەڵێ بەڵێ، هەمووی لە وەرز دەستی پێکرد. یاری سەر سەهۆڵیش دەکەی؟ یاری سەر سەهۆڵیش دەکەم. پێویست نییە کاگرابەر هەندێک ئیش خەڵکیش گوناحەنەوانش ئیشکەن ئیشیان بۆ بێڵەرەوە. هەبووری کۆبوونەوەی ئەو هەموو بەهرە لە یەک کەس ئەوە بێگومان جێگای دڵخۆشی و هەڵ و ماندووبوونی دەوێت. نیشانەی ئەوێت تۆ توانیت تا هەر کارێک کە حەزت پێیتی ئەنجامی بدە، ئەوە لە هەموو بابەتە گرنگترە. پێم وایە هەموو ئینسانێکە توانێت، هەر من نیم، هەر کەسێک هەوڵ بۆ ئیشی خۆی بێ ئەتوانێت سەرکەوتوو بێت. جا ئەوەیشی باشە ئیشەکانی لە بەشی پاسکیل و پەڕەشوت و کەشادی پەڕەشوتمە لە ئەمریکا وەشم تاوا کرد. هەموو ئیشی سپۆرتەکانم ئێستا ئەمەوێت کۆنێکتی بکەم لەگەڵ بەشی فلیمە، بۆ شێوەی تەسویرەکەم بە شێوەیەکی جیاواز کە خەڵک نەیبیناوە تا ئێستا. لەبەر ئەوەیش کە وای لێکردو ئیشەکانی من جیاوازتر بووە لەو شتانێن ئەیبینیت، ئەوەیە کە کەناڵە گەورەکان حەزەکەن شتی تاڵش تاقیکەنەوە. باشی سوکسەکەی من لەو دەست پێ کردووە. ڕابەر کەی هاتیتەوە بۆ کوردستان؟ ینی لە ماوەیەکی نزیکە هاتیتەوە بۆ کوردستان و باسێکی بەگشتی ئەو کارانش بکە کە لە کوردستان کردوتە کە لێرە بەرهەمەتێناوە. بەڵێ ئەوە بوو کە سۆنی میوزیک میدل ئیست ئەیانەویست کلیپێک دروستکەن. ئاکتەرێکی کوردمان هەیە بە ناوی نوودە، ئەویت کلیپێک دروستکات لە کوردستان. تقریبا پار ساڵ بوو لە کوردستان بووم کە پرۆژێکێکی زۆر گەورە بوو کە هەموو کوردستان گەڕام بە 12 ڕۆژ لەوێ بووم، هەر لە هەڵەبجەوە هەتا زاخۆ ئاکرێ هەموو شوێنە خۆشەکانی کوردستان گەڕام. ئەوەیەکێک بوو لە پرۆژێکتە گەورەکانم کە ئیشی زۆر لەگەڵ بکەم. ئیشەڵا ئەتوانن لەسەر وێبسایتەکەیشم سەیری بکەن. ئەوە یەکێک لەوانەیە. دووەم پرۆژێک ئەمەوێت شتێکی زۆر جیاواز بکەم لە کوردستان، ئەویشە ئەوەیە بە بۆنەی شادەم هەیە لە بەشی پەڕەشوت. ئەمە یەکەمی عالمیەکان داوەت کەم بۆ کوردستان، بەو شێوە فیلمێکی دۆکومنتەری جوان دروست بکەین لە شوێنە جوانەکانی کوردستان، کەوتانی کوردستان پێشانی هەموو دنیا بین کە وڵاتێکی خۆشمان هەیە و مەجای یاریشی تایە. ئەو یاریش من ئەمێ بە شێوەی دۆکومنتەری دەری بێنم کە ئێستش کۆنتاکتێکی بەقوتم هەیە لەسەر کەناڵۆکو نەشنەل جیۆگرافیک. ئەم دۆکومنتاریان پێشانم کە بتوان ئەوان پەخشیکەن و هەموو کوردستان بە دنیا بناسێنن. باشە کاگرابەر، ئێستا بێگومان تۆ چاودێری یاخود بینەری ئەو کارانەشی کە لە کوردستان دەکرێت، چ کلیپە، چ ڕیکلامە، چ فیلمە، چ فیلمی دیکۆمنتاریە، هەموو ئەو بابەتانە بێگومان بینیوتە و لە هەمان کاتدا ئەوانەی کە لە دەرەوەش دەکرێت ئەمانیشت هەر بینیوە. چۆن بەراوردیان دەکەیت، چۆن هەڵیان دەسەنجێنی؟ پێ دوایە ئاستی گەنجانی کوردستان دەرهێنەران ئێستا بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە دەتوانن هاوشێوەی وڵاتانی دیکە کار بکەن؟ حتمما ماشەڵڵا لەم چەند ساڵی ئەخیرەوە خۆشم زۆر هاتوومەت بۆ کوردستان، شتی زۆر جیاوازم بینەوە. ماشەڵڵا گەنجی زۆر بەقوتمان هەیە، شازمان هەیە. ئێستش تەکنۆلۆژیا وای لێ هاتووە ئەگەر ئینسانەکە زۆر حەزی لە ئەو بەشەی خۆی هەبێتوانی هەموو شتێک بکات، بە تایبەتی بەشی میدیەوە. جا لەگەڵەوە من شتەکانی کوردستان زۆر بە جوانیە زانم و هەستەکەم گۆڕانکارێکی زۆر کراوە. ئیشەڵا منیش ئەمەوێت بە بۆنەی شەهادەکەمەوە لە بەشی فلیمەوە ئەو شتانێک کە فێر بم لێرە ئەیکەم بە دانیمارک پێشانیان
حەزەکەم بیەمە بۆ کورسان و پێشانی کورسانی بیام. باشە ڕابەر ئەو فیلمانەی کە ئەکرێت لە دانیمارک تا چەند گەنجان ڕۆڵی گەورەیان هەیە تیا یاخود فیلمەکان بۆ تا ئێستا نەچوونەتە فیلمەکانی ئاستی هۆلیوود ئێوە چیتان کردو بۆی کە فیلمێک لە دانیمارک بێوەکو تۆی تیاژیوە لە کوردستان بێ پێویستەکە چی تێدا بکرێ بۆی کێبڕکەی فیلمەکانی هۆلیوود بکە؟ مەبەست گەنجەکان بەگشتی ینی ئێوە تا چەند ڕۆڵتان هەیە لەوەی کە فیلم هەم تۆکو دەرهێنەرێکی کورت لە دانیمارک بتانی فیلمێک کێبڕکەی پێ بکەیت لە ئاستی فیلمەکانی هۆلیوود و گەورەتر یاخود بەشداری فستیڤالە گەورەکانی پێ بکرێت پێویستی بە چییە؟ پێویستی پێش هەموو شتێک بە هەڵدانێکی لە حەد بەدەرە و یەک دۆکومنتەریم دروست کرد تقریبا 6 مانگ لەمەوە پێش بۆ ئاکتەرێکی بەناوبانگ بە ناوی غۆلان مۆلا کە لە هۆلیوود ئیشەکات دۆکومنتەرێکم لەسەر ئەو دروست کرد ئیتر کە توانیت لەگەڵ ئەو کەسانی هۆلیوود نزیک بیتەوە ئەوانیش کۆنتاکتیان هەیە ئەگەر ئیشەکانتیان بەدڵ بێ ئەوانە توانن یعنی بە هۆلیوود پرسنت بکەن پێیان بناستێنن دا هەموو شتێک کەوتوتە سەرەوەی خۆت چەندێک هەوڵێ هەتا هەوڵی زیاتری ئیشەکان زیاترە بن بۆت ئیشە گەورەکان زیاترە بن بۆت. باشە کاک ڕابەر ئامانجت هەیە یان خەونت هەیە بتوانی لە داهاتوو فیلمێکی درێژ بەرهەمبێنی؟ ئینشاءالله حتمما ئەمەوێت زیاتر بێمەوە بۆ کورسان بۆ نێوە من 22 ساڵ لە کورسان کەوتمەوە شتی زۆر لە کورسان تایەتر نازانم بەڵام هەوڵێکی زۆرەیەم کە زیاتر ببینم لە کورسان ئەمەوێت ئینشاءالله بۆ کاتی خۆی ئەم پرۆگرامە خەریکین هەوڵمان یارمەتیمان بێن بۆ لە کورسانەوە کە بتوانین فیلمێکی جوان لە کورسان دروست بکەین حتممەەوە گەورەترین خەونی منە کە شتێکی جیاواز بە کورسان بکەم. زۆر سپاس ڕابەر سدیق ئیتر نازانم ئەوەی تری بڵێم فۆتۆگرافەر دەرهێنەر باسکل سوار پەڕەشودوان ئیتر یەک ڕیز پۆستی باش سەرکەوتوو بیت خۆشحاڵ بووین لە دانیمارکەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ بە هیوای ڕۆژێکی باش. زۆر سپاس. قوربانم هەروە بۆ ئێش زۆر سپاس بۆ کاتان. سپاس.